بەناوی خی بەخشندە و مێرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیام شەوانە لەگەڵ هاوکاران و هاوڕێیانم لە ستۆدیۆی لیستی 104 کۆمەڵ ئیسلامیەوە لەگەڵتانین بۆ دیدار و مقابلە لەگەڵ کاندیدانی لیستی 104 کۆمەڵ ئیسلامی. دیارە بەرنامەی ئەم شەوم لەگەڵ بەڕێز دکتۆر ساڵح حەمەڕەشید کاندیدی ژمارە 5 لە لیستی 104 کۆمەڵ ئیسلامی لە پارێزگای سلێمانیە، هەروەها لەگەڵ میوانێکی تایبەتم کاک سەربەز فەتاح سەرۆکی سەنتەری باشوور بۆ لێکۆڵینەوەی استراتیژی قسە و گفتوگۆ دەکەین لەسەر کار و پرۆژەکانی لیستی 104 و هەروەها کاندیدی ژمارە 5 لە پارێزگای سلێمانی و هەروەها قسە و گفتوگۆکردن لەسەر هەڵبژارنەکانی ئەم ساڵی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ بەڕێز کاک سەربەز فەتاح سەرۆکی سەنتەری باشوور بۆ لێکۆڵینەوە استراتیژی. سەرەتا دەچمە لای کاک دکتۆر کاندیدی ژمارە 5. کاک دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت، بەڵام پێشوەی کە پرسیارەکانتدا ڕاستە بکەم ناوبڕێکمان هەیە دەگەڕێمەوە وڵات. بسم الله الرحمن الرحيم. إني محمد جليل حسين المعروف بأستاذ محمد جليل، المرشح رقم 3 عن قائمة بن اشتمان، المرقم 183. استقرار مدينة كركوك ضمان للسلام الوطني. نحن الكركوكيون من حقنا أن ننتفع بثروات مدينتنا، إذا لن نهتم بأمورنا فلن يهتم أحد بنا. صوتوا لي مرشحكم محمد جليل حسين. کاک دکتۆر دووبارە زۆر سپاس بەخێربی. دەمەوێت لەوە دەست پێ بکەم پامێکی تایبەتی خۆت جەنابەت و پرۆژۆکار و پلانت بۆەوەی کاگەر بۆ بوویتە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر لیستی 104 کۆمەڵ ئیسلامی ئەم پەیام و پرۆژانە چین؟ بەناوی خوا سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. پشتیوان بەخوای گەورە ئەگەر ببمە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە دەنگی دەنگدەرانی کوردستان لەگەڵ هاوڕێ پەرلەمانتارەکانم پرۆژەمان ئەوەیە کە ئەو باڵێن بە هەموو شێوەیەک دژایەتی گەندەڵی بکەین و لە هەر پلە و پۆستێکە گەندەڵکارێک هەبێ ئێمە هەوڵ دەین ئەو گەندەڵیانەی نەهێڵین و گەندەڵکارەکە دوورخێنەوە لە پلە و پۆستەکەی. وەکو پرۆژەی تایبەتی کەسیم لە ڕووی تەندروستیەوە کەرتی تەندروستی چ لە هەرێمی کوردستان و چ لە عێراق کەرتێکی بەڕاستی داڕوخاوە، بەڕاستی دواکەوتووە. هۆشیاری تەندروستی لای تاکی کورد و تاکی عێراقی زۆر زۆر لاوازە و من بە ئەرک و کاری لە پێشینەی خۆمی ئەزانم. سەرەتا هەوڵ دەین چ لە ڕێی منهەجی پەروەردەی لە قوتابخانە و خوێندنگاکان و لە قۆناغەکانی زانکۆ ڕۆهۆشیاری تەندروستی بکەین بە بەشێک لە بابەتێکی پەروەردەیی لە قوتابخانەکان بخوێنرێ و لە زانکۆیە بخوێنرێ، هەروەکو چۆن وانەیەکمان هەیە بە ناوی کوردۆلۆژی و لە ڕابردووە وانەیەکەوە بە ناوی الثقافة الوطنية لە حکوومەتی عێراق. بە هەمان شێوە چۆن هەوڵ ئەدەم ئاستی ڕۆشنبیری تاک بەرز بکەمەوە، هەوڵیش ئەدەم کە ئاستی بژێوی ژیانی کارمەندی تەندروستی و فەرمانبەری تەندروستی و پزیشک بە شێوەیەک بێت کە پارێزراو بێت. هەموو کەس نەتوانێت بەو شێوەی ئێستا ڕاستەوخۆ مەترسی خاتە سەر ژیانی کارمەندی تەندروستی و پزیشک لە کاتی ئەدای مەهامەی خۆیان، لە کاتی ئەنجامدانی کارە پزیشکەکانە چ لە ناو نەخۆشخانە حکوومیەکانە و چ لە نۆڕینگە تایبەتیەکانە. هەروەک ئەوەش بە ئەرکی لە پێشینەی خۆم ئەزانم کە هاوڵاتی خزمەتگوزاریەکی تەندروستی ڕێکوپێکی بەدەست بکەوێت. ئەو پاشەگەردانیەی کە ئێستا لە ناو خەڵکە لە سیستەمی تەندروستی چ کەرتی تایبەت و چ کەرتی گشتی هەیە ئەو پاشاگەردانیە نەهێڵی. ئەوە من بە ئەرکی لە پێشینەی خۆمی ئەزانم بە دوواداچوونی بۆ بکەم و بە هاوکاری پەرلەمانتارەکانی هاوڕێم یاسای تایبەتی بۆ دەربکەین ژیان و تەندروستی هاوڵاتیان پارێزراو بێت و ژیان و تەندروستی کارمەندی تەندروستی و
فەرمانبەری تەندروستی و پزیشک پارێزراو بێت بە هەمان شێوە کارێک بکەین مهنەی پزیشکی جۆرێک لە حەسانەی هەبێت ناکرێت کارمەندێکی تەندروستی لە ئەسنای جێبەجێکردنی کاری ڕۆژانەیە لە ناو نەخۆشخانەیەکی حکومیە هەڵەیشی نەکردی بێت بەهۆی خراپ تێگەیشتنەوە مەترسی لەسەر ژیانی دروست بکرێت هاوڵاتی ویان چەکدار بە چەکەکەیەوە بێتە ناو نەخۆشخانەیەکە و تەقە بەسەر پزیشکا بکات تەقە بەسەر کارمەندا بکە و چەقۆی لێ ڕاکێشێ هەروەکو لە پێشتر لە ڕابردووە بینیومانە و ڕوویداوە لە ناو زۆر باش کاکتۆر دیارە لەوەی کە هەر کاندیدێک یا هەر ئەوانەی کە دەریژن تەنانە دوای گەر تەخەسوسێکیانە بێت لە بوارێکدا شتێکی چاکەوە ئێستا هاوڵاتی زۆر بە دوێم شتانەیە دەگەڕێ واتە دەنگدەر بەڵام ئەوەی کە ئەمڕۆ ڕێنگە کەرتی تەندروستی زیاتر جیرۆدەیەکی خراپی بوو بێت بە تایبەتی لە هەرێمی کوردستانە لە نەبوونی هوشیاری هاوڵاتیان نییە بەڵکو لە دەستێوەردانی بۆ من هەندێک بەرپرسی باڵا هەیە و هەندێک خەڵکی تایبەت هەیە لە ناو کەرتی تەندروستیا بە تایبەتی لە دۆسی دەرمانە و بە تایبەتی هەندێک کێشەش هەیە لە نێوان هەرێم و بەغدا لەسەر هەندێک جار ناردنی دەرمان ڕاوەستانی دەرمان لەسەر ئەمانە چی پێ بۆ ئەم بابەتە تایبەتانی کە ئێستا خەڵک گیرۆدەی کەرتی تەندروستیەوە بەداخەوە ئێمە کۆمەڵێک کێشەمان هەبووە لە ڕابردووە لەو کێشانەی کە هەمان بۆ کێشەیەک هەبووە لە نێوان وەزارەتی تەندروستی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم زۆر بەداخەوە ئەو کاتی کە ئەو کێشەیە هەبووە وەزیری تەندروستی حکوومەتی عێراق کورد بووە وەزیری تەندروستی حکوومەتی هەرامیشەوە معلومە کوردە و هەردوو وەزیرەکەیش سەر بە یەک کوتلەی حیزبی بوون ئەم جایش دەرمان بەشە دەرمانی هەرێمی کوردستان هێنراوە لە بەندەری لە فاو کاتێک کە داگیراوە ئەو بەشە دەرمانە لەبەر هەتاو ماوەتەوە 20 ڕۆژ کە لە ڕاستیە هیچ دەرمانێک بەو مواسەفەتە نابێ بەکاربهێنرێت بەرزترین پلەی گەرمی دەرمان ئەگەر 35 پلە بێت پلەی گەرمای شاری بەسڕە و ئەو بەندەری قەسر سەروی 50 20 ڕۆژ ئەو دەرمانە لەبەر هەتاو ماوەتەوە خۆش و تانوێتی کاریگەریەکانی نەهێشتەوە بەڵکو ئەسڵەن لە دەرمانەوە گۆڕێتی بۆ دەرد ئەو کاتیش گوازراوەتەوە بۆ هەرێمی کوردستان و بەکارهێنراوە ئەمە کێشەیەک بۆ کە لە نێوان وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقیە ڕووی داوە و ئەمە کاریگەری لەسەر ڕاستەوخۆی لەسەر ژیانی هاوڵاتیان هەبووە و شێوەیەکی ترمان هەبووە کە لە گەندەڵی لە دەرمانە ئەوە بووە کە کۆمەڵێک بازرگان کە تەنها پارەیان هەیە هیچ ڕۆشنبیریەکی تەندروستیان نیە و هیچ ڕۆشنبیریەکی بەکاریهێنان و سەوداکردن بە دەرمانیشان نییە ئەمانە تەنها بەهۆی بوونی سەرمایەوە توانیوانە سەرمایە گوزاری بکەن لە بواری هێنانی کەرەستەی پزیشکی و دەرمان توواتە تۆ شارەزای کێشەکان هەیت لە نزیکەوە ئاگاداری لە کورۆکلای ناخی و کێشانە لە کوێن ئایا کارکردن و چارەسەرکردن لەسەر ئەم دۆسیانە ئاسانە بۆ سبینێ لە بەغداوە یا لە بەغداوە چارەسەر دەکرێن ئەم کێشانە بەڵێ بە تایبەتی ئێستا کە حکوومەتی عێراقی چاودێری دەواازە سنووریەکانی خستۆ ژێر دەسەڵاتی خۆی وە بە پێی دەستوریش ئەم هەنگاوە نراوە دیارە من پشتیوان بەخوای گەورە کاتێک کە ئەچمە پەرلەمانی عێراق ئەو کاتە لە ڕێی لیژنەی تەندروستیەوە لە ڕێگەی بەهۆی هاوکارەکانمەوە هەوڵ ئەدەین یاسای تایبەت بە هۆشیاری تەندروستی دەربکرێت کە هۆشیاری تەندروستی بکرێتە وانەیەک لە قوتابخانە و زانکۆکانە بخوێنرێ و بە هەمان شێوە کۆمەڵێکی یاسا پرۆژە یاسا کە کارمان لەسەری کردووە و ئێستا ئەوەمان کردووە کە ئامادە بێت بۆی ئەو کاتێک کە ئەبن بە پەرلەمانتار ئەوانە بخرێنە گفتوگەکانی پەرلەمانە و دەنگیان لەسەر بدرێ و پەسەند بکرێت بۆ ئەوەی ژیان و تەندروستی هاوڵاتیان و خەڵکی کوردستان و خەڵکی عێراقیش بەو شێوەیە معەڕەز نەبێ و خەڵکی مختصی بواری تەندروستی بتوانێت مامەڵە بە دەرمانەوە بکە مامەڵە بە کەرەستەی تەندروستی و پزیشکیەوە بکە و بتوانێت کۆمەڵگەی پزیشکی بکاتەوە و خزمەتی تەندروستی بکات بازرگان نەبێت واتە لە ئێستەوە پرۆژەشت بۆ حاضر لە ئێستەوە کارمان لەسەر کردووە و ئێستا باڵێن ئێمە بە هاوکاری کۆمەڵێک پسپۆر کارمان لەسەرەوە کردووە کە 3 پرۆژە یاسا هەمان هەبێت لەو بوارەیە زۆر باشە کاکتۆر دێمەولات دیارە بینەرانی عزیز هەمولای کاگادار دەکەینەوە کە لە پەخشی دیجیتال واتە ناوخۆیەکان لە سەراستی هەرێمی کوردستان کەناڵی 104 کراوەتەوە کە ئێستا لەوێشەوە بینەرانی عزیز ئێوەش دەبینن لەگەڵ میوانەکان واتە بینەریان بەرنامەیە دەبن دێمەوە لای تۆ کاک سەربەست دیارە جەنابەت وەکو سەرۆکی سنتەری باشوور بۆ لێکۆڵینەوەی استراتیژی ئێوە لە هەموو بوارێکە دیارە لێکۆڵینەی خۆتان هەیە بە تایبەتی لە ئەم ڕۆدا هەندێک دەنگدەری تایبەت هەن کە بێهیوان لە دەنگدان و نایانوێت بچنە سەر سندۆقەکانی دەنگدان ئێوە هوشیاریتان چی هەیە بۆی کە خەڵک زیاتر هوشیار بکرێتەوە و بە دەنگدانەکەی خۆی چارەنووسی 4 ساڵی داهاتووی خۆی بنووسێتەوە
بەناوی خۆی گەورە سوپاس بۆ ئەم دەرفەتە حتمما ئێمە بێ ئاگامان لەوە بێ کە هەموو تاچێک لە ناو کۆمەڵگەیەکە کۆمەڵە ماف و ئەرکی هەیە کۆمەڵە ماف و ئەرکی لەسەر شانە ئەو مافەی کە پێی دراوە بە پێی دەستوری ئەو وڵاتە مافی هەیە کە قسەی هەبێت دەنگی هەبێت لەسەر گۆڕانکاریەکان لە ناو کۆمەڵگەیە بەڵام ئێمە ئەوەی ئەیبینین کە بە پێی دراستانەی کە ئەکرێ هەموو ئەو دەسەڵاتانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە حکومەکەن بەردەوام لەسەر کۆمەڵێک استراتیژ و کۆمەڵێک هەنگاوی مستەقبەلی خۆیان ئیشەکەن بۆچی بۆ مانەوەیان لەسەر ئەو سیستەم و ئەو دەسەڵاتە ئەویش تەمان ئەم دەسەڵاتانە لە ڕواڵەتە هەوڵی ئەوە دەن کە یانەوێ لە ڕووی هەڵبژاردنەوە و لە ڕووی ڕێساکانی دیموکراسیەوە کە پێیان وایە ئەمە بانگەشەیەکی دیموکراسیەکەن و ئەیانەوێت دەسەودەستی دەسەڵاتکەن بەڵام لە ڕێگایەکی ترەوە ئەیانەوێت لەسەر استراتیژی دەسەڵاتدارەتی خۆیان بمێنەوە ئەویش چییە ئەویش بێهیواکردنی تاچی کۆمەلگایە لە چیە لە ئەنجامی دەنگدەرەکان بەڵام هەر یەکە و بە شێوازێک دەنگدەر بێهیواکەن لە چی بێهیواکەن لە ئەنجامی هەڵبژاردنەکان لە ئەنجامی هەڵبژاردنەکان بێهیوانەکەن لە پێناوی چیە لە پێناوی مانەوەی خۆیانە تەمەن زۆر ڕێگا ئەگرنە بەر بۆ ئەوەی خەڵکی دەنگدەر بێهیوا بکەن لەوەی کە نەچێت بۆ سندوقەکانی دەنگدان و ئەو مافەی خۆیان بەرجەستە نەکا واتە ئەمە بۆ نمونە دەسەڵاتداران هەمیشە بەم شێوازە کار دەکەن کە خەڵک بێهیوا بێ و نەچێت بۆ سەر سندوقەکانی دەنگدان یا دەبێت خودی هاوڵاتی و دەنگدەریش بایەوەندە هوشیار بێت کە بۆ نمونەمە لە پیلانەکانی دەسەڵاتێکە کە دەیوێت خۆی بمێنێتەوە بە نەچوونی هاوڵاتی بۆ سەر سندوقەکانی دەنگدان واتە قبولکردنی ئەو واتە مانەوەی ئەو خۆی ئێمە دووشتمان هەیە ئەبێ هەم هاوڵاتی ئاگای لێبێ ئەو دەسەڵاتی کە ئێوێ لەسەر دەسەڵات مێنێتەوە و ئەوێ بەردەوامی بدا بەو پرۆسە سیاسی کە هەیەی هۆشیاری مانەوەی هەیە واتە بەردەوام لە هۆشیاریە کایە بەردەوام ڕێگا ئەگرێتە بەر بۆ ئەوی لەسەر ئەو دەسەڵاتە بمێنێتەوە ئەگەر ئەم دەسەڵاتە نەیتوانی بە شێوازێکی ستەمکاری بە شێوازێکی ئەسکەرتاری نەیتوانی بمێنێتەوە هەوڵ ئەدا لە ڕێگای بێمتمانەکردنی سندوقەکانی دەنگدانەوە بمێنێتەوە بەڵام لە مەقابلی ئەمەیە ئەبێ تاچی هاوڵاتی هۆشیاری بەشداریکردنی هەبێ واتە تاچی هاوڵاتی کاتێک کە مرۆڤ خی گەورە عەقڵی پێیاوە هۆشیارە ئەم هۆشیاری بەشداریکردن ئەم هۆشیاری بەکاربهێنە بۆچی بۆ ئەوەی ئەم کەسە لە ڕووی مەفهوم و تێگەیشتنەوە پێی وابێ ئەم مرۆڤێ نابێت دەنگی نەبێ واتە ئەگەر مرۆڤ پێویستە ئەمەدە هۆشیاری هەبێ بێدەنگی کۆمەلگا هۆکارێکە بۆ بەردەوامی ستەمکاری واتە ئەگەر تاچێکی دەنگدەر تاچێکی کۆمەلگەی کوردی کاتێک بیر لەوە ئەکاتەوە ئەگەر نەچێت بۆ سندوقەکانی دەنگدان یا پێی وابێت دەنگەکەی بسووتێنێ ئەمە لە ڕووی استراتیجیەوە هەنگاوێکی استراتیجیەتی مانەوەی ئەو دەسەڵاتە بەردەوام پێئەدا واتە ئەم تاکە خۆی بۆ خۆی نەیزانیوە کەوتۆتە ژێر هەیمەنە و ئاراستە سیاسیەکانی ئەو دەسەڵاتە سیاسی ئەو دەسەڵاتە چۆنەوە ئاڕاستانە دەکات ئەو دەسەڵاتە سیاسی حتمما کۆمەڵێ کەناڵی زەبەلاحی لە بەدەستەیە کۆمەڵێ پارەی زۆری لە بەدەستەیە لە هەموو ڕێگاکانەوە ئەو بانگەشانە دروستەکە هیچێک لەو ڕێگایانە ڕێگای ڕاگەیاندنە چونکە ڕاگەیاندن ڕاستەوخۆ کاریگەری لە عەقڵی باتینی تاچی کۆمەلگا ئەکا واتە کاریگەری لەسەر تاچی کۆمەلگا ئەکا وێنەیەک نیشانەیە کە ناڕەزایەتیەکان کە دەنگی هاوڵاتی هیچ کاریگەریەکی نامێنە لەسەر ئەنجامی لەسەر گۆڕانکاری لە دەسەڵاتی سیاسیە واتە وێنەیەک نیشانەیە بۆ نمونە قسەیەکەکە بۆ نمونە سەرێکی دەسەڵاتێکی سیاسی ئەڵێ ئەگەر ئێمە دەنگیش نهێنی هەر لەسەر دەسەڵاتە مێنینەوە بەڵام ئەمە وێنەیە کە نیشانی خەڵکی ئەگەر خەڵک هۆشیار بێ بیر لەوە ئەکاتەوە باشە ئەو دەسەڵاتە سیاسی کە ساڵانێکە هەموو هەژمونێکیان بەسەر هەرێمی کوردستانە هەبووە ئەو دەسەڵاتە سیاسی ئێستا ئەو هەژمونەیان ماوە نەخێر بێگومان ئەی باشە بۆ ئەو هەژمونەیان نەماوە حتمما بەهۆی بچیوە بووە بەهۆی بەشداریکردنی تاچی کۆمەلگەی کوردیەوە بۆ لە چیە لە پرۆسە سیاسیەکانە واتە ئەگەر خەڵکی هۆشیاری بەشداریکردنی نەبێت ئەو کاتە ئەم تاکە هۆکارێکە بێ بۆچی هۆکارێکە بێ بۆ مانەوەی دەسەڵاتی سیاسی واتە دەسەڵاتی سیاسی هەمیشە استراتیجێکی گرۆتە بەر استراتیجی بێنرخکردنی پرۆسەکانی دەنگدان واتە بێنرخکردنی سندوقەکانی دەنگدان بەردەوام هەوڵی ئەوە ئەدا هەموو ئەو ڕێگا مەدەنیانەی کە تاچی دەنگدەر تاچی ناڕازی لەو دەسەڵاتە ئەگرێتە بەر هەموو ئەو ڕێگایانە بێبەهاکە کێن ئەوانەی کە بێهیوا دەبن لە دەنگدەری دەسەڵاتن یان بۆ نمونە بە پێچەوانەکەیەتی ئەو کەسانە کەسانێکی بەکارهێنراون واتە کەسانێکن بیر ناکەنەوە
کەسانێکن بیر ناکەنەوە لە ژیانی خۆشیان لە ژیانی کۆمەلگاکەیان واتە بیر ناکەنەوە کەسانە بەتەمای ئەوەن کە ژیانیان گۆڕانکاری تێ بکرێ بەڵام لە ماڵیشەوە دانیشن بەڕاستی ئەم کەسانە خەڵکانێکن کە خەڵکانێکی بێهیوان خەڵکانێکی بێمتمانان خەڵکانێکن لە ئەزمموی ژیانیانە نەیانتوانیوە سوود لە توانەکانی خۆیان ببینن واتە ئەم خەڵکانێکن هەمیشە سێرکەری تەلەڤیزیۆنەکانن واتە خەڵکانێک کە بەردەوام بینەری تەلەڤیزیۆنەکان بێ کاریگەری زیاتری لەسەر دروستەکرێ وەک لەو کەسانە کە خوێنەوار بن وەک لەو کەسانەی کە جگە لە تەلەڤیزیۆنەکان سەرچاوی تریان هەبێ بۆ خۆڕۆشنبیرکردن واتە ئێمە شتێکمان هەیە لە بواری خۆڕۆشنبیرکردنە پێمان ئەڵێ ئەو کەسانەی لەناو کۆمەڵگەیە هەمیشە بینەری تەلەڤیزیۆنەکانن هەمیشە ئەو کەسانن کە ئەکەونە ژێر تەئسیراتی باڵاترین کەناڵی ڕاگەیاندن و هەمیشە ئەو کەسانە کە خوێنەوارن واتە کتێب ئەخوێنەوە هەمیشە ئەو کەسانن کە گۆڕانکاریەکان دروست دەکەن بۆیە تاچی کۆمەڵگە پێویستە لەبری ئەوەی بەردەوام متابعەی کەناڵەکان بکە پێویستە زیاتر هۆشیار بێ زیاتر خوێنەر بێ زیاتر بخوێنێتەوە ئەمە ژواکە تاچی دەسەڵاتی سیاسی لە چی ئەترسێ دەسەڵاتی سیاسی لە تاچی هۆشیار ئەترسێ یعنی دەسەڵاتی سیاسی زۆر جار ئێمە لە کاتێکە زۆر ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی هاتۆتە لامان کاتە دراسەمان لەسەر شتێک کردووە ئەڵێ دەسەڵاتی سیاسی هاتوونەتە لامان پیان وتون ئێمە وەکو ڕێکخراویی کۆمەڵگەی مەدەنی کە زۆر زەخت و فشارمان کردووە لە دەسەڵاتی سیاسی ئەبێ داوای خەڵک بەرجەستە بکە ئەڵێ چەندەها پارە ئیغرائیاتیان خستۆتە بەردەممان کە ئەم ڕێکخراوەمان یا بچینە سەر دەسەڵاتی ئەوان یان ئەم دەسەڵاتەمان لەو بێدەنگ بن و قسە نەکەن بۆیە سەیرەکەی ئەو ڕێکخراوەی کە زۆرترین دەنگی هەیە ئەو ڕێکخراوە هەمیشە دەسەڵاتی سیاسی حسابی وەکە دەسەڵاتی سیاسی لی ئەتەسێ دەسەڵاتی سیاسی حساب بۆ ئەو کەسانەکە کە دەنگیانە بۆیە ئەو کەسانی کە پێویستە تاچی کۆمەڵی کوردی بۆ ئەوی دەسەڵاتی سیاسی حسابی بۆکە پێویستە هۆشیاری بەشداریکردنی هەبێ واتە نابێت تاچی کۆمەڵگەی کوردی لە ماڵەکانە دانیشێ و بڵێ ئەمانەوە گۆڕانکاری لەسەر سیستەمی سیاسیە دروست بێت دەمەوەلات کاکسەر بەس کاک زۆر دیارە باس لە هەندێک لە کەرتی تەندروستی کرد دێنەوە سەریشی بەڵام جگە لە بواری تەندروستی پرۆژە و کاری پلانی ترت هەیە لە دەرکردنی یاساکانی تر بە تایبەتی هەرڕەنگە هاوڕێ تەندروستکارەکانت لە 2 ساڵی ڕابردوو لە 3 ساڵی ڕابردوو لە نێوان مقۆمقۆی هاتنی موچە لە بەغداوە بۆ هەرێمی کوردستان لەمەیە زۆر گیرۆ دەبووبن لەم ڕۆوە لە ڕووی داراییەوە لە ڕووی یاساکانی ترەوە چۆن دەتەوێت سپی خۆت لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا تاو بدەی بێگومان وەک سەرەتایش ئامادەم پێکرد ئێمە من بۆ خۆم لە ڕابردووە لە ساڵی 2011 کاتێک کە بەشداریم کرد لە خولێکی ڕێکخراوی NPA نەرویجی کە بۆ ماوەی 2 ساڵی خایەند بە ناوی خوێندنی تایبەت و من ئەو کات توێژینەوەی 65 لاپەڕەیم ئامادە کرد لەسەر چۆنێتی بەڕێوەبردنی تەندروستی ئەو توێژینەیەی من لەسەر فەرمانگەی تەندروستی سلێمانی بوو و لەسەر نەخۆشخانەکانی ناوشاری سلێمانی بوو و ئەو توێژینەی من بەڕاستی بوویە جێی سەرنجی بەڕێوەبەرانی خولەکە و ئێستاش من توێژینەوەکەم ماوە ئەو توێژینەیەم کردووەتە بنەمایەک بۆ ئەو سێ پرۆژە یاسایی کە باسم کرد یەک لەو پرۆژە یاسانی کە من کارم لەسەر کردووە و لەگەڵ پسپۆڕان لەگەڵ لەسەری دانیشتوم و قسەمان لێ کردووە و جۆرێک لە جۆرەکان دام ڕشتووە ئەگەرچی تا ئێستا تەواو نەبوو بەردەوام ئێستەیش بەردەوام لە کارکردن لەسەریە ئەوە پاراستنی مافی کارمەندی تەندروستی و فەرمانبەری تەندروستی و پزیشکە ئێستا مافیان پارێزراو نییە ئێستا مافیان پارێزراو نییە ئێستا ئەو ڕوبع موچەی کە بۆیان دێ بە 6 ڕۆژ جارێک بۆی دێت ئێستا ئەو موچەی کە بڕیار بوو بە تەواوی بێت لە شەو ڕۆژێکا بەڕێکەوتنیەکی ژێر بەژووری لە ژوورێکی تاریکا بڕیاری لێدرا و ئەو ڕوبع موچەیە کراوە بە ڕوبع موچە ئەو ناومێدەی کە لای کارمەندی تەندروستی دروستکرا و لای فەرمانبەری تەندروستی دروستکرا و لای پزیشک دروست کرا لە شەو ڕۆژێکە ئەو هەموو هیوا و ئاوات و خەونەی کە ئەم هەی بوو تێکڕای وەزارەتەکانیش هیوایەکیان بۆ هەبوو کە ئەو موچەی تەواوی بۆ پێ بدرێ کرا بە سوکایەتیەک و بە ڕوبع موچە پێی دراوە کەی مافە پێی دراوە هیچ مافێکی پێ نەدراوە ئەسڵەن لە کاتی ئەدای کارەکەیە لە ناو فەرمانگەی حکومیە ژیانی لە مەترسیایە لە کلینکە تایبەتیەکەیە ئەبینین هاوڵاتی ئەچێتە سەری بەناڕەوە ئەچێتە سەری و ڕای ئەکێشێتە دەرەوە تەقەی بەسەرا ئەکات کام مافی پارێزراوە ئەوەی کە من ئەمەیە و یەکێک ئەو پرۆژە یاسایی کە باسی ئەەکەم ئەوەیە کە جۆرێک لە جۆرەکان پارێزبەندی ببەخشێت بە پزیشک کارمەندی تەندروستی و فەرمانبەر لە کەرتی تەندروستیە کە پارێزراو بێت کەس نەتوانێت دەستدرێژی بکاتە سەری یاسایەک هەبێت کاتێک کە کەسێک دەستدرێژی ئەکاتە سەری بیپارێزێ ئەگەرچی ئێمە لە ڕابردووە یاسای سەردەمی 1968مان هەیە و 78مان هەیە
بەڵام ئەو یاسانە بەداخەوە ئێستا لە هەرێمی کوردستان نەک هەر کاریان پێ ناکرێت لە یاسایە هەیە ئەگەر کەسێک دەستدرێژی بکاتە سەر هەر فەرمانبەرێکی کەرتی مەدەنی کەمترین سزای 6 مانگ زیندانیکردنە. بەڵام کارکتۆر نەک تەنها کارمەندانی تەندروستی پزیشکەکان گیرۆدی ڕەنگە و جۆرە سیستەمە بن هاوڵاتیانیش بە جۆرە لە جۆرەکان گیرۆدێ و سیستەمە بوون بەڵام ڕەنگە ڕوبەڕووی ئەوەی کە ڕوبەڕووی ئەوان دەوەستێتەوە دکتۆر و پزیشک و نەخۆشخانە تایبەت و بۆ دەرمانخانەکان بن کە بە جۆرە لە جۆرەکان زوڵمیش ڕەنگە لە هاوڵاتی بکرێت چۆن ئەمە ڕێگەکەیتەوە لە هەمان کاتدا هاوڵاتی ژەندێ مافی هەیە لەسەر پزیشک و لەسەر کارمەندانی تەندروستی و لە دەرمانخانەکاندا. جا ئەوە من سەرەتای شوتم 3 پرۆژە یاسا کە کارم لەسەر کردوون. پرۆژە یاسا یەکەمیان ئەوەیە کە ڕۆشنبیری تەندروستی بکرێتەوانە لە قوتابخانە و تاوەکو زانکۆیش بخوێنرێت. پرۆژە یاسای دووەم ئەوەیە کە جۆرێک لە پارێزبەندی بۆ کەرتی تەندروستی دروست بکرێت. پرۆژە یاسای سێم ئەوەیە کە مافی تاک پارێزراو بێت لە ڕووی تەندروستیەوە کاتێک نەخۆشخانەیەک کۆمەڵگەیەکی تەندروستی یا پزیشکێک لە کلینیکە تایبەتیەکەی خۆیان کار ئەکات چۆن مافی هاوڵاتی پارێزراو بێت بەپێی ئەو بڕەپارەی کە لێی ئەسەندرێ لانی کەم بەپێی ئەو خزمەت بکرێت گەر زیاتریش خزمەت نەکرێت. ئێستا ئەکرێت بۆ پێیە؟ نا ئێستا بەداخەوە ئەڵێم کە زۆر جار هاوڵاتی مەغدور ئەبێەوە ئێمە ئاگدارین من بۆ خۆم هەر لەو توێژینەی کە ئەنجامدا لە ساڵی 2011 راپۆرتێکیشمان هەر لەگەڵ یا ئامادە کرد لەگەڵ 3 هاوڕێیتری خۆمە کە لە هەمان خلا بەشدار بووین بینیمان پزیشکی وا هەیە لە یەک کاتە 3 نەخۆشی کردووەتە ژوورەوە. ئەم نەخۆشە کە پزیشک مەفروزە لە ڕاستیە ئەبێ پزیشک ئەمینداری نهێنیەکانی نەخۆش بێوانە بووە. ئێمە گرتەی ڤیدۆی نەخۆشمان بینیەوە بە حاڵەتێکی نەئاساییەوە کە پزیشکەکە خۆی تەسویری کردووە. ئەگەر زیاتر لەسەر ئەو پرۆژەی سێمیانە قسە بکەی چۆن دەتانەوێت مافی تاک لە کەرتی تەندروستیا بپارێزن؟ ئێمە لەو پرۆژە یاسایە ئەوەی کە دامان ڕشتووە هەوڵمان بۆ ئەوەیە کە یاسایەک دەربکەین کەرتی تایبەت لە کەرتی گشتی جیا بکرێتەوە و کاتێک هاوڵاتیەک ڕێی ئەکەوێتە کەرتی تایبەت مافەکانی لە بینینی دکتۆر پارێزراو بێت کاتێک کە سەردانی دکتۆرێک ئەکات زانیاریەکانی لای دکتۆرەکە بێت و هەوڵمان داوە لەو یاسایە یا با بڵێین پزیشکی خێزانی جێگەی بۆ بکرێتەوە کە بەرداخەوە لە ئێستا سەرەتایەکی بۆ دەرکەوتۆ چەند پزیشکێکی بەڕێز لەو بوارەیە ئەخوێنن و خەریکی بەدەستێنانی بڕوانامەی دکتۆران و ژمارەیەکی کەممان هەیە کە لە دەروی وڵات هاتوونەتەوە بە کۆی ژمارەی هەر هەمویان ئەوەندەی کە من بە دوواداچوونم بۆی کردو نزیکەی 25 پزیشکمان هەیە ئەوانەی کە ئێستا بۆی ئەخوێن و لە قۆناغی کۆتاییان و ئەوانەی کە لە دەرەوە هاتوونەتەوە پزیشکی خێزانی کە عایلێ خێزان بتوانێت کۆی زانیاری پزیشکەکانی لای ئەو بێەوە ئەم پزیشکە خێزانیە نەخۆش ئاراستە بکە بچێ بۆ لای چ دکتۆرێک و کاتێک کە نەخۆشێک ئێستا بە هەڵە ئەچێ بۆ لای دکتۆرێک نەخۆشەکەی ئەم پەیوەندی بەو دکتۆرەوە نییە پەیوەندی بە پسپۆڕی ئەو دکتۆرەوە نییە مافی پارێزراو بێت ئەو دکتۆرە تەنها بۆ دەستکەوتنی بڕێک پارە مافەکانی پێشێل نەکە بە هەڵەیان نەیبا کاتێک کە چارەسەرێکی بە هەڵە پێدا قەرەبووی بۆ بکرێتەوە. زۆر باشە ئێستامە لە ستۆری 104 باتە قسە بۆ خەڵکێک بەعام دەکەین بۆی کە دەنگ کۆ بکەیتەوە بۆی کە بچیتە پەرلەمانی عراق و پرۆژان تەسبیت بکەیت چی بە هاوڵاتی دەڵی لەوەی کە تۆ لەم ڕۆوە بە تایبەتی لە کەرتی تەندروستیا دڵسۆزی بۆیان وەفاداری بۆ دەنگەکەیان وە لەوێ کاریان بۆ دەکەی کە مافەکانیان پارێزراو بن. من سەرەتا ڕوو ئەەکەمە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی دەنگ بە لیستی 104 بدەن و دەنگ بە کاندیدی ژمارە 5 بدەن بۆ ئەوەی سەرەتا کارێک بکەین ڕۆشنبیری تەندروستی بگاتە هەمووان و هەمووان بتوانین ئەوەندە ئاستی ڕۆشنبیری تەندروستیمان بەرز بێت بتوانین خۆمان بپارێزین بەر لەوەی تووشی نەخۆشی بین کاتێک کە تووشی نەخۆشی ئەبین بەڕاستی و دروستی بڕۆینە لای ئەو پزیشکەی کە چارەسەرمان ئەکات بەڕاستی دروستی بچین ئەو پشکنینانە ئەنجام بدەین کە پێویستمانە بێ لە ژیانمانە و داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەەکەم دیسانەوە بە تایبەتی پارێزگای سلێمانی دەنگ بە لیستی 104 بدەن کاندیدی ژمارە 5 بۆ ئەوی بتوانین هەم پزیشک و کارمەندی تەندروستی ئەو ئەرکەی کە لە سەرشانێتی وەکو خۆی جێبەجێی بکات و هەم مافەکانی پارێزراو بێت و هەم مافەکانی تۆی هاوڵاتیش پارێزراو بێت بیرت نەچێ تۆی هاوڵاتی ئەگەر بە ئەرکی سەرشانی خۆتی نازانی بەرگری لە مافەکانی خۆت بکەی ئەوە بە مافی خۆتی بزانی کە
بندیوارێک لەسەر تەشانی تۆ ئەژێت لەسەر موچەکەی تۆ ئەژێت لەسەر موچەی کەم ئەندام و لەسەر موچەی تۆڕی کۆمەڵایەتی و لەسەر موچەی مامۆستایەک و پزیشتێک و کارمەندێکی تەندروستی ئەژێت لانی کەم ئەو مافەی خۆت بەدوایە بچۆ و دەنگدانی خۆت بە دروستی بدە بۆ ئەوەی لیستی 104 سەرکەوە و کاندیدەکانی سەرکەون بۆ ئەوەی داکۆچی لە مافەکان بکەن بە دروستی. زۆر سپاس کاکتۆر دێمە وڵات کاک سەربەز دێمە لای جەنابەت. دیارە لیستی نیمچە کراوەیە واتە هەم لیستەکە دیارە هیچ چە لایەنێکی سیاسی و چه قەوارێ و هاوپەیمانیەکە و هەم کاندیدەکان دیارن. بۆچی ئێستا دەنگدەر زۆر بۆ لیست یا قەوارەی هاوپەیمانیەکە سیر دەکات سەیری کاندید ناکات بۆ نمونە ئێستا کاندیدێکی وەکو کاک دکتۆر پرۆژە یاسایەکی هەیە لە ئێستەوە ئامادەی کردووە و لە بوارەکەی خۆی داسبی خۆی تاوداوە شارەزاییشیە لەسەرەوەی کە لێن و کەم و کورتیەکان لەکوێن بۆچی دەبێت دەنگدەر یا هاوڵاتیان ئێمە گوێ لە خودی پرۆژە یاساکان ناگرێت بۆ گوێ لە خودی کاندیدەکە ناگرێت کەچی پێیە لەبەرەوەی کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی حیزبیە واتە ئەتوانین بڵێن زۆرینەی بە پێ ئەو دراسی کە کراوە بە پێ و شتانی کە کراوە با بڵێن زۆرینەی خەڵکی ئێمە خەڵکیی حیزبیەوە واتە خەڵکێکە ئینتیمایەکی حیزبی هەیە بۆ لەبەرەوەی فکری کۆمەڵگەی ئێمە فکرێکی شۆڕژگێڕیمان هەیە خەڵکی شۆڕژگێریش هەمیشە بە دوای ئەحزابەوەیە چونکە خەڵکی شۆڕژگێری پێی وایە بەبێ ئەحزاب گۆڕانکاریەکان دروست نابێ بۆیە ئەم فکرەیە ئەم بیرە بۆ چوونە کاتێکە زاڵ بۆ بەسەر فکری تاچی کۆمەڵگەی ئێمەیە کە فکرێکی حیزبیە ئەمە وای کردووە پێش ئەوەی بیر بکەنەوە لەوەی کە چێ هەڵەبژێرن وەکو تاک بیر لەوە کەنەوە چ لیستی هەڵبژێرن بۆ نمونە سەیرەکەی خەڵکێکمان هەیە بەرنامە و پرۆگرامی کاندیدێکی بەدڵە بۆ نمونە ئێستەرەوە چه کەسێک سەیرەکە کاک ساڵحی بەدڵە بەڵام سەیرەکە دێت ئاراستە حیزبەکە ئەخوێنێتەوە ئاراستە حیزبەکەخێنەوە بۆ چونکە لە عەقڵی باتینی ئەم کەسەیە لە عەقڵی لاواعی ئەم کەسەیە عەقڵەتێکی شۆڕژگێری هەیە و عەقڵەتێکی حیزبەتی زاڵە بەسەریا سەیرەکە ئەمە ڕێی لێ ئەگرێ هەرچەند فکرە و بیر و بۆچوون و پرۆژەکانی کاندیدێکی بەدڵە بەڵام سەیرەکە ئەم شتە باگراوندە ئەم باگراوندە زاڵە بەسەریا واتە ناتوانێ پێی تاوانە چونکە ئەمە لە ناخیات چەسپیوە قورسە لە ماوەیەکی کەمە ئەم عەقڵێتە بگۆڕێ بۆیە سەیرەکە واکە دەنگ بە حیزبەکە ئەدا دوایی لە ناو حیزبەکەیە سەیرەکەی دەنگ بە کاندیدەکەدا احتیمالی زۆر لە کاندیدەکەشی بەدڵ نەبێ بەڵام ئەمە بەڕاستی ئەبێ ئێمە هۆشیاری خەڵکی ئەمەندە بەهێز بێ واتە ئەمەندە تێپەڕاندە بێ ئێستا کۆمەڵگەی ئێمە پێم وایە قۆناغێکی تێپەڕاندووە قۆناغێکی هۆشیاری باشی تێپەڕاندووە بەهۆی چیوە بەهۆی ئەوەی لیست و قەوارەکان زۆر بوون واتە ئێستا عەقڵیەتی شۆڕژگێریش ئێستا کاڵ بۆتەوە بۆ نمونە سەیرەکەی کۆمەڵ ئەحزابمان هەبووە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق سەوتێکی زۆر خەیاڵیان هێناوە بۆ لەبەرەوەی پێیان وا بە کوردستانە پارێزن و پێیان وا بووە ئەوان نەبێ کەس ناتوانێت کوردستان پارێزێ بەڵام لە هەڵبژاردننی کوردستانە سەوتێکی زۆر کەمیان هێناوە بۆ چونکە ئەو عەقڵیەتە ئەو پارێزگاریکردن لە کوردستانە نەبووە بەڵام سەیرەکەی ئەمڕۆ ئەم ئیدعایە کاڵ بۆتەوە بۆیە ئەتوانین بڵێن خەڵکی تاچی ئێمە ئەگەر بێت و ئەم عەقڵیەتە حیزبیە زاڵ نەبێ بەسەریا ئەتوانێت کاندیدی باش بەڵام چی بکە بۆی کە لیستێکیش هەڵبژێرێ کە بەدڵی بێت تا چەندە بۆ نمونە ئەزمموی ڕابردوو گرنگە کە دەنگدەر بیخوێنێتەوە بۆ نمونە لە 4 ساڵی ڕابردوو ئەگەر لە 16 ئۆکتۆبەریشەوە سیر بکەین زۆری نەیە خەڵکی بۆ نمونە کەرکووک و شوێنەکانی تر قسەی زۆریان بەدەسەڵات دەوت لەوەی کە بۆ نمونە خاک دەفرۆشن نەملاولا ئێستا کەچی سیر دەکەی هەمان خەڵک بەشێکیان هەر دەنگ دەدەنەوە بە دوولایەنە دەسەڵاتە یعنی چی بکرێ بۆی کە دەنگدەر هوشیار بێت 4 ساڵی ڕابردوو بکاتە زمونێک بۆ خۆی بۆی کە بزانێت دەنگ بە چه لیستێک بدات وەرە ناو لیستەکەشا دەنگ بە چه کاندیدێک بدات ئەگەر دەنگدەر بیر لە ژیانی خۆی بکاتەوە و بیر لە ئایندەی خۆی بکاتەوە ئەو ساتە نابینە کە بانگەشەی هەڵبژاردننی تیاکرێ بەڵام گرفتەکە لێرە ئەمەیە تاچی ئێمە ئەوەندەی بیر لە بەرزبوونی حیزبەکەی ئەکاتەوە ئەوەندە بیر لە بژێوی ژیانی خۆی ناکاتەوە ئەوەندە بیر لە ژیان و کەسایەتی خۆی ناکاتەوە بۆیە سەیرەکەی ئەمە زاڵە بێ بەسەریا ئەو هەڵە و تاوان و کەم و کورتیانەی کە لە ڕابردووە بەرامبەر ئەم تاکە کردوانە سەیکە زۆر بەلایەوە تەبیعیە لیستێک نانی بڕیوە قوتی بڕیوە موچەی بڕیوە بەڵام سەیرەکەی ئەچە سەحێکیشی بۆ لێیە بەڕاستی ئەمە کارەساتە
یعنی ئەمە کارەساتە لە تاکی کۆمەڵگەی کوردیا هەبێ لیستێک هەبێ با بڵێن حزبێک هەبێ نانی بڕی بێ قوتی بڕی بێ زوڵمی لێ کرد بێ ستەمی لێ کرد بێ زۆر بەلایشی تەبیعی بێ زۆر بە ئاشکراش ئەم قەزێ باسەکە یعنی ئەم تاکە گەشتێتە ئەوەندە ئاستی کەم ڕۆشنبیری دیفاع لە مافی خۆشی نەکا سێرەکی لەو لاولیستێکی شەیە لە ڕابردووە خزمەتی کردووە دیفاعی لێ کردووە پاراستوێتی لەگەڵ بانگەشەکانی ڕاستی کردووە بەڵام سێرەکەی ئەم کەسە لەبەر ئەوەی بە دوای بەرژەوەندەکانی خۆیان ناگەڕێ سێرەکەی دەست دەنگ بە هەمان ئەو لیستە ئەدا کە ئێستاشی لەسەر بێ نان و بژێ و ژیانی چی لێکردە نان و بژێ و ژیانیشی بردووە بۆیە بەڕاستی تاکی کۆمەڵگەی کوردی پێویستە هۆشیار بن پێویستە ئەم ساتی بانگەشەی هەڵبژارنە نەخوێننەوە واتە مرۆڤ پێویستە بەردەوام ئەڵێ مرۆڤ کەی ئەتوانێ لە ژیانە استراتیجێک بۆ ژیانی خۆی دابنێ وەکو تاک پێویستە مرۆڤ بیر لە ڕابردووی بکاتەوە و ئومێدی داهاتوو بخوازێ و ئێستا لە ئێستەیە بژی ئەتاکی کۆمەڵگەی ئێمە بەڕاستی نەیتوانیوە نەبیر لە ڕابردوو بکاتەوە نەئومێدی داهاتووی بخوازێ تەنها ئەوەی لە ئێستا ئەژی ئەمە بەڕاستی سیفەتی ئینسان مناڵە ینی مناڵ لەو کاتا ئەژی کە تێ هەموو مناڵ سروشتی وایە مناڵ بە پێ دراسانەی کە کراوە مناڵ سروشتی وایە ئەو دقەی ئەوێ کە تێ ئەژی بەڕاستی حیفە ینی تاکێک گەشتبێتە 18 ساڵ ئەو دقەی بووە کە تێ ئەژی بیرنەوە نەکاتۆ لە ڕابردوو چێ دۆستی بووە چێ خەمخۆری بووە چێ پارێزگاری لێ کردووە و بیر نەکاتەوە لە ئایندەیە چێ ئەتوانێ وەک ڕابردووی لێ نەکات زۆر باشە سەربەز بە بڕوای تۆ ئێستش دەنگدەری دیلکراو هەیە واتە بەو مەبەستمەوەیە کە ڕەنگە هەندێک حەزب هەندێک خەڵکیان دامەزراندمێت لە ڕابردوودا ئێستا گەر یا موچەیەکیە بێگەر دەنگ نەداتەوە لایەنە سیاسیە موچەکەی ببڕێە بۆ من دامەزراندن دەری بکە لە نانبڕاوی بکە هێشتا ئەم کۆت و بەندە لەسەر دەنگدەری ئێمە لە هەرێمی کوردستان نەماوە خۆی ئێمە شتێکمان هەیە لە زاراوەی زانستیە لە ڕووی ئیداریە ئەڵێ هەر تاچێک بۆ بژێوی ژیانی ئیشە بکە ئەوە ئەبێتە کۆیلەی ئەو ئیشە واتە تاچێک ئەگەر ئەمڕۆ بۆتە مۆزەفێک سەربازێک باشە پیشەیەک ئەگەر خاص بۆ بژێوی ژیانی ئەم ئیشەی کردو ئەبێتە کۆیلە ئەمە یاسایە ئەمە یاسای ژیانە مرۆڤ لە ژیانی وایە تەنها بۆ بژێوی ژیانی ئیشێکی هەڵبژات ئەوە کۆیلەی ئەو ئیشەیە ئەی چێ ئەو ئیشەی پێداوە چێ ئەو ئیشەی پێداوە کاتە ئەبێتە کۆیلەی ئەو کەسەکە ئیشەکەی پێداوە بۆ نمونە سەیرەکەن ئێمە بەپێی ئەم دلاسە سەیرێکی چەند مامۆستا هەیە لە هەرێمی کوردستانە چەندیان هاتنە سەر شەقام چەندین هزار مامۆستا هەیە ڕەنگە جاری وا هەبێ بە 2000 زۆر زوو بێ 3000 مامۆستا ئێستا ئێمە پێشمەرگە کام پێشمەرگە هەیە ئێستا لەگەڵ یا قسە بکە گلەیی نەبێت ئەی دەنگ نایەتەوە بۆ حیزبەی کە قوتی بڕیوە چەند پزیشکێ کاک ساڵح باسی کرد چەند چی هەیە چەند خەڵکێک هەیە لە ماڵۆ نانی نێبی خوا باشە دەنگایەتەوە بۆ حیزبەی کە ناهێڵێ نانی هەبێ بیخوا نەک ناهێڵێ نانی هەبێ بیخوا ناهێڵێ بە ئازادیش بڵێ من هەم ئەمە پێڵەن چی؟ ئەمە پێڵەن سڕینەوە لە ژیان ئەم کەسە چی بکات؟ بۆی کە ئەگەر چی مستەڵەحەکە ڕەنگە خودی ئەو کەسە بەدڵی نەبێەوە بە هەر کەسێک بڵێ ڕەنگە بۆ نمونە تووڕەش ببێلێت چی بکە بۆی کە لە کۆتوبەندی کۆیلایەتیا دەربچێت؟ ئێمە ڕاستیەکان دەرەخین گرفتمان نییە تاچێک پێی ناخۆشە ئەو تاکانەی کە لەناو کۆمەڵگەیە هەنگاو نانێن ئەو تاکانە نابێ گلەی بکەن واتە تاچێک دەنگ نایەتە سەر شەقام بەشداری سندوقەکانی هەڵبژاردن ناکە داوای مافی خۆشیەکە واتە ئەم تاکە لە ڕووی سایکۆلۆژیوە تاشێکی زیندوو نییە کەسێکیش تاشێکی زیندوو نەبێ چۆن داوای مافی خۆیەکە بۆیە بەڕاستی تاچی کۆمەڵگەی کوردی ئەبێ تاچی هۆشیار بن ئەبێ بوێر بن ئەبێ بەگشت دەسەڵاتدارا بچن واتە دەسەڵاتی سیاسی استراتیجی خۆی سابت کردووە ئەو پێی وایە ئەگەر کورسیەکیشی هەبێ ئەو پێی وایە ئەگەر دەنگیش نەهێنێ لەناو ساحەی سیاسی ئەمێنێتەوە ئەبێ ئێمەش ئەبێش تاچی کۆمەڵگەش سندە پەڕێنە بڵێ ئەوە ئێمەین نەمانێش تۆ ئێوە 50-50 بن ئەوە ئێمەین ئێستا ئێوە بە ترسو لەرزەوە باسی سندوقەکانی هەڵبژار نەکەن ئەوە دەنگدەری کۆمەڵگەی کوردیە وای کردووە لەم حیزبانە ئێستا لە دەنگی خەڵکیە ترسن ئەوە دەنگدەری خەڵکیە
وای کردووە لەم حیزبانە ئێستا دەست بۆ هەموو شتێکە بن بۆ ئەوی دەنگ بێنەوە دەست بۆ هەموو تەزویراتێکە بن دەنگ بۆ هەموو خەرشکردنی پارەیەکە بن ئەو سەرۆت و سامانەی کە ئەمڕۆ لای خەڵکی نییە واتە ئەو موچەخۆرەی کە ئێستا لە ماڵە دانیشتووە گلەیی هەیە و پێی وایە ناچێتە سەر سنووقەکانی دەنگدان دڵنیا بێ لەوە ئەو پارەی کە لە ئەو براوە دڵنیا بێ لەو پارەیە کە لە تەزویراتە خەرجەکرێت دڵنیا بێ لە ئەو پارەیە لەو فوتوفیاڵا خەرجەکرێت کە ئەو موچەیە نادرێ بە ئەو بەڕاستی ئەوە سێرە ینی تاچێک هەبێ داوای مافی خۆی بکات و بەڵام دەنگی نەبێ هەر کۆمەڵگەیەک دەنگی نەبوو ئەو کۆمەڵگەیە زیندوو نییە ینی کۆمەڵگەی ئەوروپی ئەو ژیانەی کە ئێستا ئێمەی تێداین کۆمەڵگەی ئەوروپی لە سەدەکانی ناوەڕاستە لە ئێستا ئێمە خراپتر بوون ئەسڵەن کۆمەڵگەی ئەوروپی پێیان وابوو هەندێک خەڵک هەیە لە جێی خوادایان نابوو بۆیە سێرەکەی کۆمەڵگەی ئەوروپی بەهۆی چی ئەویان لێ هات کە ئێمە ئێستا شانازیان پێ بکەین کۆمەڵگەی ئەوروپی یەکێک لەو شتانەی کە بڵاویان کردەوە ڕێکخراوەکان سنتەرەکان ئەحزابەکان هۆشیاری بەشداریکردنی سیاسی بوو بەڕاستی ئەبێ کۆمەڵگەی کوردیش هۆشیاری بەشداریکردنی سیاسی هەبێ ئەگەر ئێوە ژیانی خۆش بێ ئەبێ هۆشیاری بەشداریکردنی سیاسی هەبێ ئەبێ دەستکا بە چاوی دەسەڵاتدارانە ئەبێ بێتە سەر شەقام ئەبێ دەنگی ناڕازی هەبێ ئەبێ پێی وابێ سنگی دەرپەڕێنە بڵێ ئەوە ئێمەی لە ئەم وڵاتە هی ئێمەیە ئەم وڵاتە هی ئەوانە نییە کە ئەمڕۆ ئێبن بەڕێوە بەڵکو ئەم وڵاتە هی ئەو کەسانەیە کە لەسەر ئەم خاکە ئەژین نەک خەڵکانێکمان هەبێ بە ئاراستی ئەم لاولا ئاراستە بکرێن بۆیە بەڕاستی خەڵکە بێ هۆشیار بێ خەڵکە بێ گلجوگۆڵ بێ خەڵک نابێ لە ماڵەکانی خۆیان دانیشت دوای مافەکانی خۆی بکە بەڕاستی سەیرە یعنی کۆمەڵگەی کورد و کۆمەڵگەی هۆشیارە کۆمەڵگەی کورد و کۆمەڵگەی شۆڕژگێرە ئەستەن ئێمە ئەبێ شتێک بینینەوە پێشایی خۆمان کاتێک کە ئێمە لەوە چێ زۆر ستەمی حیزبی بەعس بە حکمی تەمەنەکەمان ستەمی حیزبی بەعسمان نەبینی بێ بەڵام ئەو کەسانەی کە لە سەدەمی حیزبی بەعسا ژیاون کاتێک کە کۆمەڵگەی کوردی کۆمەڵە خەڵکێکی کەم شۆڕشیان ئەکرد نەمانتوانی ستەمی حیزبی بەعس ڕاماڵین بەڵام کاتێک کە لە ڕاپەڵین هەموو خەڵکی ڕاپەڕین حیزبی بەعس بەرگەی یەک ڕۆژی نەگرت ئەی پێویستە ئێستش کۆمەڵگەی کوردی هەمووی بێتە سەر شەقامەکان هەمووی بێتە زەر دەنگدان واتە کۆمەڵگەی کوردی پێی وابێ ئێستا کۆمەڵە خەڵک بێنە سەر شەقام کۆمەڵە خەڵکی دیاریکراوە دەنگ بدەن بەڕاستی دەسەڵاتی سیاسی مەمە گۆڕانکاری بەسەر نایێت بەڵکو ئەبێ خەڵکی هەمووی بێتە سەر سنووقەکانی دەنگدان هیچ کەسێک لە ماڵەکانی خۆیان نەمێتەوە ئەستەن ئەو کەسانەی ناڕازین پێویستە زیاتر بێنە سەر سنووقەکانی دەنگدان چونکە بەنەهاتنیان بۆ سەر سنووقەکانی دەنگدان دەنگی حیزبە دەسەڵاتدارەکان دێمەوە سەرەوەش کاکسەر بەس کاک دکتۆر ئەوانەشی کە پێشتر لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوون چا لە ناو ئەنجومەن و پۆستەکانی تر لە بەغدا ئێستا گلەی زۆریان لێ دەکرێتەوە بۆ بەرژەوەندی خۆیان یا حزبەکانیان لەوێ بوون لە تەنیش دەم پرۆژە یاسایانەی کە هەتە چیەڵی بە هاوڵاتیان بۆ نمونە کە تۆش لەوێ تەنها بیر لە بەرژەوەندی هاوڵاتیان دەکەیتەوە نەک بیر لە بەرژەوەندی حزب و شخصی خۆت چونکە ڕاستە کەەوەش دوایی دەکەمە پرسیار بۆ کاکسەرست بۆچی خەڵکەوەندا سێری موچە و بۆ نمونە گۆڕانکاری لە ژیانی ئەو پەرلەمانتارانە دەکەن کە دەچناوێ یعنی چه زمان تێک دەدەیت کە تۆش بۆ بەرژەوەندی حزبەکەت ناچیتاوێ بە تایبەتی پێویستە کە ئەزمموی 4 ساڵی ڕابردووی سێ پەرلەمانتارەکەی کۆمەڵی ئیسلامیش لەوێ بگیرێتە بەرچاو کە چیان کردو و چیان نەکردووە بەداخەوە ئێمە زۆری نییە و پەرلەمانتارانی کە چوونەتە پەرلەمانی عێراق بەشێکی زۆریان سەر بە هەردوو حیزبی دەسەڵاتداری هەرێمی کوردستانن و ئەم زۆرینەیە بەشێکیان بە تەزویر ڕۆیشتن بە دەنجی ساختە بەشێکیان بە دەنجی مردوو چوون مردووی قەبرستانەکان مردووی گۆڕستانەکان ئەوانەی کە بە دەنجی مردووی گۆڕستانەکان و لە خەمی زیندوەکانە نەبوون لە ڕابردووە ئەوانیشی کە بە دەنجی ساختە ڕۆیشتون و بە دەنجی بندیوارەکان کە هەرێکی چەند جارێک دەنجیان داوەتەوە ئەوانیش هەرتەنها لە خەمی ئەو بندیوارانەی خۆیان بوون کەسیان لە خەمی ئەویانە بوون ئەو خەڵکە بەشمەینەتەی مافخوراوە و موچەخوراوە گوزەرانی چۆنە ئەوەی کە لە خەمی گوزەرانی خەڵکا بووە ئەوە پەرلەمانتارە بوێر و چاو نەترسەکانی کۆمەڵی ئیسلامی بوون لە بەغدا ئەوانە بوون کە شەو ڕۆژیان ناوەتە سەریەک بۆی مافی خەڵکی کوردستان پارێزراو بێ ئەوانە بوون کە بەردەوام دەمیان لەسەر سەرۆکی ئەنجومەنی عێراق بووە ئەنجومەنی وەزیرانی عێراق حەیدەر عەبادی بووە و هەموو هەوڵ و کۆشتێکی خۆیان تەرخان کردووە بۆ ئەوەی موچەی خەڵک بێت بۆ ئەوەی حکوومەتی هەرێم ناچارکەن کە ئەو بڕە نەوتەی کە لە یاسای بودجەی عێراقا دیاری کراوە حکوومەتی هەرێم ئەو بڕە نەوتە ڕادەستی حکوومەتی عێراق بکە و زیادەکەیشی بۆ خۆی ئەفرۆشت بۆ ئەوەی حکوومەتی عێراقی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێ بەداخەوە
لەبەرەوەی ژماری پەرلەمانتارانی کۆمەڵی ئیسلامی کوردستان تەنها 3 پەرلەمانتار ئەگەر زۆر بنیشی ترتان پێ دەکرێت ئەگەر 20 پەرلەمانتار بێ زۆر دەبقەدر ئێستای پێ ئەکرێت بێگومان پێ ئەکرێت و ئەگەر زیاتر بێت زیاتری پێ ئەکرێت 3 ئەندام پەرلەمان تەنها هەر ئەوەندەی پێ ئەکرێت لە کۆی موچەکەی خۆی ڕێژەیەکی زۆر بەرزی گێڕاوەتەوە بۆ کۆمەڵی ئیسلامی کوردستان کە ئەم ڕێژەیە کراوە بە موچە و دراوە بە ژیانی کۆمەڵێک خەڵکی نەدار و هەژار و بەشێکی زۆر کەمی ماوەتەوە کە هیچ کام لەوانە ئێمە نەمان بینەوە پێی دەوڵەمەند بن هیچ کام لەوانە نەمان بینەوە مۆڵ و بازار ڕشتی گەورە دروستکەن کوان ڕێچکەوان دەگریتە بەر بەدڵنیاییەوە من ئێستا وەکو خۆم کە لە نەخۆشخانەی گشتی شەید پێشڕەوە چەند ماڵ دەوام ئەەکەم 7 ساڵە لە بەشی MRI نەخۆشخانەی گشتی شەید پێشڕەو دەوام ئەەکەم سەرەڕای ئێشکگری من هەفتانە 3 ڕۆژ دەوام ئەەکەم کە لە زاخۆ تاوەکو کفری کورتیکەیتەوە دەرفەت هیچ فەرمانبەرێک نییە هیچ کارمەندێکی تەندروستی نیە ئەوەندە دەوامی کردبێت ئەوە یەک دویش هەموو ڕۆژێکی دەوانی من کە لەو بەشیا دەوام کردووە لە سەعات 7:30 چوومەتە سەر کارەکەی خۆم ئەو ژمارە نەخۆشەی کە بۆم دەستنیشان کراوە لانیکەم ئەوەنە و نیوێکم بینیوە 8 نەخۆشم دەستنیشان کردێت 12 بینی زۆر باشە لەبەر دەرفەتی کەمەوە هەموو ڕۆژێکی سەعات 1:30 گەڕاومەتەوە کۆتا قسەی خۆت بۆ هاوڵاتیان بۆ دەنگداران بەکشتی کۆتا قسەی من بۆ هاوڵاتیان بە کورتی هاوڵاتیانی ناڕازی خەڵکی هەرێمی کوردستان ئەوانەی کە ئێستا لەبەر ناڕازی بوون لە دۆخی هەرێمی کوردستان نایانێت دەنگدەن ئەبێ ئێوەی دەنگدەر بڕۆن دەنگ بدەن چونکە کاتێک کە ئێوە دەنگ نادەن مردووی قەبرستانەکان دەنگ ئەدا و بندیوارەکان دەنگ ئەدا و ئەوانش هەر ئەم پەرلەمانتاراتان بۆ بەرهەم ئەهێننەوە کە ئەم سیستەمەی ئێستایان دروست کردووە و بەو شێوەی ئێستا لە نیوە شەوێکە لە ژوورێکی تاریکە بڕیار لە قوت و ژیانتان ئەدرێ و ژیانتان هیچ گۆڕانکاریی بەسەر نایێت. زۆر سپاس کاکتۆر کاکسەر بە زۆر بە خێرایی ئەگەر کۆتا کۆمنتی خۆت بدەیت بۆ ئەوانەی کە نایانوێت دەنگ بدەن زۆر بە کورتی. من پێم وایە کۆمەڵگەی کوردی هۆشیاریی ئاستێکی باشی بڕیوە و پێم وایە زۆرینەی خەڵکی دەنگ ئەیە بەس ئەوانەی کە نایانەوێت دەنگ بن بەڕاستی ئەوە مافێکی خۆیان ئەخۆن و ئەوانە هۆکارێکن بۆ بەردەوامی دەسەڵاتی ستەمکاری ئەوانە کەوتونە ژێر تەسیلاتی بانگەشەی هەڵبژاردننی حیزبە دەسەڵاتدارەکان و ئەوانە بەخۆیان نەزانی و مافیان ئەخورێ و ئەوانە هۆکارێکن بۆ ئەوەی کە مافخوراو بن واتە ئەو کەسانی کە ناچن بۆ سندوقەکانی دەنگدان ئەو کەسانە حەق نییە داوای حەق نییە لە مۆدوە ناڕۆزایی دەرببڕن و خەڵکی و ئەگەر خەڵکێک بیوە گۆڕانکاری بکرێ بەڕاستی ئەمڕۆ گۆڕانکاری لە سندوقەکانی دەنگدانایە هەتا بتوانین هەموو لایەک لە سندوقەکانی دەنگدان بە دەنگەکانمان بۆ مافەی هەمانە بتوانین گۆڕانکاری بکەین و ئەو لایەنەی هەمانەوەی هەڵی بژێرین و زۆر سپاس بۆ هەردوو میوانەکانم کاکسەر بەسفەتاح سەرۆکی سنتەری باشوور بۆ لێکۆڵینەوەی استراژی و هەروەها دکتۆر ساڵح حەمەڕەشید کاندیدی ژمارە 5 لە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی لە پارێزگای سلێمانی سپاس بۆ ئامادەبوونتان. بینەرانی عزیز دیارە ئەوش دووبارە دەکەمەوە کە کەناڵی 104 هەیە لە پەخشی ناوخۆیی واتە کەناڵی 104 تایبەتەوە بانگەشە و هەڵبژاردنەکانی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی و لە شەوانی داهاتووشدا لە ستودیۆی 104ەوە لەگەڵ هاوکارانم لەگەڵ کاندیدە بەڕێزەکان دێنەوە لاتان. سپاس بۆ بینەریتان تا شەوێکی تر و بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ.